بابچینە لای تەوەریەکەممان بە خێراتنی هەرێکە لە بەڕێزان کاک ئەحمەد و کاک ئاکۆ بکەین. زۆر بەخێر بەنیخوا جەژنە پیرۆزەتان لێکەین. سپاس جەژن لە ئێوەش پیرۆز بێ. سپاس بۆ کەناڵە جوانەکەی پەیام کە ماڵی دووەممانە هەمیشە بۆ ئەم دەرفەتە جوانە و سپاس بۆ ئێوەش. جەژن لە هەمووتان پیرۆز بێ. جەژن لە بینەرانی خۆشەویست پیرۆز بێ. خوای گەورە تاعات و عیبادەتی ڕەمەزانی ئینشەڵا قبوڵ کردبێ. جەژنە پیرۆزەی خۆم لە تەواوی کارمەندانی پەیامەکەم هەر لە بەڕێوەبەرەوە هەتا و ستافە ماندوونە ناسە و لە ئێوەش لە کاگاکۆش. جەژنی هەمووتان پیرۆز. کاگاکۆ جەژن پیرۆزەی خۆت ئەگەین. پیرۆز بێ. زۆر سپاستانەکەم. جەژن پیرۆز بێ لەسەر جەم کارمەندانی کەناڵی پەیام. سپاس بۆ بەڕێستان بۆم دەرفەتە. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمانی قبوڵ کردن. ئینشاءالله خوا بەخێر بن. کاک ئەحمەد بینە سەر باسی هونەری ئیسلامی یاخود با بڵێن سروودی ئاینی هەرچەند نازانین کاک ئەحمەد لەبەرەوەی لە بواری کاری دەنگی و کاری ترا ئیشەکە ئەمە وای کردو تۆزێک لە سروودی ئاینی دوور بکەیتەوە یاخود ئەو تا کار لەسەر کردو هێشتا هەر بەرهەمی جوان پێشکەش بە بیسەران دەکەیت. ڕاستە دەستپێکردنی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 و ئەوانە لەو بوارەیە، بەڵام من پێم وایە ئەڵم با پۆلێری نەکەین بۆ سروودی ئاینی و یا مثلەن هونەری ئاینی یا هونەری ئیسلامی یا هونەرێکی تر. بەعام ئێمە ئەمە هونەرێکی جوانە. ئەگەر مثلەن تێکستی خراپ بەکار نەهێنین یان میوزیکێکی جوان بەرهەمێکی جوان هەمویانەکەوێتە قاڵبی هونەرێکی جوانەوە. یعنی من بەڕێی خۆم پێم باش نییە پۆلێنی بکەین بۆ هونەری ئیسلامیان، چونکە لە هەموو بوارەکانە تۆ ئەتوانی شتێکی جوان پێشکەشکەی. کاری هونەرمەند ئەوەیە کە بەرهەمێکی جیاواز لە خەڵکی تر یاخو با بڵین ئەو هونەری کە پێیەتی پەخشی کاتەوە بۆ ئەو کەسانی کە یانەوێت چێژی لێوەرگرن. واتە بەگشتی من ئەیکەمە چوارچەوەی یەک هونەرەوە هونەرێکی جوان. جایتر ئەگەر بابەتەکە دینی بێ ئیسلامی بێ یاخود شتێکی گشتگیرتر بێ، یا بۆ مناسبەیەک بێ یا بۆ بۆنەیەکی تر بێ. زۆر باشە کاک ئەحمەد کەواتە ئەو هونەرە جوانی کە جەنابی باسیەکەی تا چەندێک گرنگی داوە بە بۆنەوە مەڕاستیمەکان بە تایبەتی وەکو جەژنی ڕەمەزان، جەژنی قوربان، ئەم بۆنانی کە ئێمە هەمانە و گرنگی پێدێنایە لە ڕێی هونەریەوە تا چەندێک توانیمانە گرنگی پێبین بە تایبەت لە ناو هونەری کوردیە. بەڵێ خۆی یعنی کاتەکەی تەوقیتەکەی سەر لەم کاتە ئەمەندە شتی غەیرە هونەری با بڵین ئەوەندە زۆرە تۆ لە ناو ئەو هەموو فەوزە و ئەوەیە هەستەکەی کارە جوانەکان کەمێک نەبێ. گرنگی خۆی هەبووە و کاریگەری خۆشی هەر هەبووە. ئەم میدیانەی خۆمان زیاتر گرنگی پێن. ئەژینا ئەگەر ئێمە ڕۆژانە ئەیبینین هەم لە سۆشیال میدیا هەم لە کەناڵەکانی تر لە میدیاکانی تر شتی زۆر ناهونەری یعنی شتی بێپەیام بڵاوەکرێتەوە کە ئەمە کاریگەری خراپی هەیە. ئەجینا شتی جوان هەبووە و لە کاتوبۆنەکانی خۆیان پێشکەش کراوە و پێش ئێمە هونەرمەندانی زۆر باش بەتوانە ئێمەش مەسەلە نەتوانین چاو لەوان بکەین ڕێچکەی ئەوان بگرین. ئەوان شتی جوانیان پێشکەش کردووە و کاریگەری خۆی هەبووە، بەڵام جێدەستی ئەم میدیانەی خۆمان بووە زیاتر ویستوێتی شتە جوانەکان پێشکەشکە بابەتە ئەخلاقیەکان یا ئەوەی کە بە مانای کەلیمە پێوترێ هونەر ئەوە پێشکەشکە ڕۆڵی خۆی هەبووە لەم بۆنانەیە. بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خەڵکی زیاتر مەسەلەن نزیکە بێتەوە لە بابەتە دینیەکان لە عیبادەتی خۆی. ئەو کاتە هونەریش لەو کاتەیە کاریگەری خۆی هەر هەیە. بۆ ئێستا کە جەژنە لەم کاتەشا ئێمە حەزەکەین شتی جوان پێشکەشکەین بە ئێوە بە بیسەر. گەویستی بەرهەمی جوانە بین لە کاک ئەحمەدەوە، بەڵام حەزەکەم بزانم ئێستا وەک ئەوەی کە تێبینیتان کردوێ لە ئاستی پێویستە ئەم بابەتانە یاخود ئەوە تا تۆزێک کاڵبووی بەخۆ بینی وانە حتمەن کەمتر ئەبینین هونەری جوانتر لە هەم بابەتی ئاینی هەم وەکەوەی کەوتە هونەری جوان. بەڵێ جا ئاخر وەکو پێشتر ئاماژەم پێکرد شتی ناهونەری ئەوەنە زۆرە، شتی بێپەیام ئەوەندە زیای کردووە کە شتە جوانەکانی کەم کردوێتەوە. ئەوانەشی کە پێشتر شتی جوانیان پێشکەش کردووە ئەوانیش سارد بوونەتەوە. یعنی هونەرمەندی زۆر باش هەبووە لە نزیکەوە قسەمان لەگەڵ کردووە توێتی من ئێستا کە ئەیبینم ئەمانە مەسەلەن هاتوونەتە ناو بوارەکە و ناو ساحەکەەوە من تااقەتم نەما حەزم لێی نەما جۆرە لە جۆرەکان پاشەکشەی کردووە. یعنی ئەوەش کاریگەری خراپی هەبووە لەسەر ئەو کەسانی کە شتی باشیان پێشکەش کردووە. کەمبوونەوەی بابەتە باشەکان ئەوە هۆکارەکەی بووە.
زۆر باش کەواتە کاک ئەحمەد حەزەکەی با بچینە لای بەرهەمێکی زۆر باشە. باس لە بەرهەمێتی و بەشمان باس باشە ئەم بەرهەمە تاوان لەگەڵ کاک ئاکۆی خۆشەویست میوزیسیانێکی دەزڕەنگین و بەتوانە تایبەتە بە جەژن یعنی بابەتەکە بۆ جەژنە تێکستی خۆمە و ئاوازێکە و لەگەڵ کاگاکۆ ئامادەمان کردووە هەر لە ستودیۆی کەناڵی پێیان ئامادەمان کردووە پێشکەشتانەکەین بابەتەکە جەژنانەی ئێمە بۆ هەمووتان بۆ بینەرانی خۆشەویست هیوادارین بەدڵتان بێ خۆشحاڵە بین. ئێستاکاتی پیرۆزبایی گردن ئازادیە بابیکەین پیرۆزبایی دەست لە ملان و تەبایی دوربین لاڕ خوجایی بیکەین گردن ئازایی خدایە ئەمڕۆ خۆشی و شادیمان کینە لە دڵتان دەرکات دۆست و ئازیزان بەخششی خدایە ئەمڕۆ خۆشی و شادیمان بابیکەین پیرۆزبایی دەست لە ملان و تەبایی دوربین لە ڕێ خوجایی بیکەین گردن ئازایی داوا بکەین لە خاوات هێزی بێ کۆتایی گەلی کورد بپارێزی ساتی ئیلاهی بابیکەین پیرۆزبایی دەست لە ملان و تەبایی دوربین لە ڕێ خوجایی بیکەین گردن ئازایی زۆر جوان بوو خوازار و خێر بێنەوە جا ئەوە کوی کە باسی لێەوە کرد ینی ئەوەی کە لەو گۆرانەیە هەبوو زۆر پامی جوانی تیاوە باز لە گردن ئازایی و ئەو بابەتانی کە بەڕاستی لە جژنان ڕاستە ئێمە احتیمامی زیاتری پێ ئێمە پێش هەموو شتێکەوەی کە گرنگە ئەبێ دڵمان پاکەینەوە لەو کینە و لەو ڕق و لەو بغزە یا لەو لە هەر شتێکە پێشتر ڕوویاوە ئەمە بۆ جەژن ئەبێت یعنی ئەمە پەیامی جەژنە پیرۆزیە ئەو کاتە ئێمە توانین باشتر لاپەڕێکی تازە هەڵبینەوە باشتر پێکەوە بژین چونکە هەتاوەکو ڕق و کینە لە دڵ دەرنەکەین دڵنیا بە هیچ ئیشێکمان پێ ناکرێەوە پێش ناکەوین هەنگاوەکانمانەگرێت جەژنی شەر بۆ ئەوەیە کە مەسەلەن ئینسان لە ڕەمەزانە ئەو هەموو تاعەت و عیبادەتە ئەکات لە جەژنا کۆتاییەکەی بۆ کۆتایی پێهێنرێت بە شادی دەربڕین و بە گردن ئازایی چونکە ڕەمەزان مانگی پاکبوونەوەیە وەکو چۆن دێڕێکی جوان بنووسی ڕستێکی جوان بنووسی لە کۆتایی یا نقطەیەکدا بنی یعنی جەژن کۆتاییەکەی بەو خۆشی و شادیە و بەو گردن ئازادیە بەو پابوونەوەی دڵی دەرونێ ئەبێ جیاوازی هەبێ هەر بە تەبیعی جیاوازی باسی ئەوەت کرد کە لە ستۆدیۆ کەناڵی ئاسمانی پێیان ئەم بەرهەمەتان تۆمار کردووە پێ دوای ئەم کەناڵان تا چەنە گرنگیاندا بە هونەر پێشتر پێم وابێ ئاماژێکمان پێ کرد تەنها با بڵین
ئەتوانین بە پەنجەی دەست بیان ژمێرین ئەو کەناڵانە بەبێ ناوهێنان ئەوانی کە بەڕاستی گرنگی بە هونەرێن. ئەمە لەبەرەوەی خۆم هەر لە کەناڵی پەیام کار و دەوامم هەر لێرەیە و لەو ستۆدیۆی کە ئیشی تیاکەم بابەتەکە هەر لەویا باشتر و جوانتر ئامادە بوو مەسەن لە ستۆدیۆکەی کەناڵی پەیامە و تایبەتی شە بە جەژن و تایبەتە چاوپێکەوتنەکەشمان هەر لە پەیامە جەژنانەیە حتمما ئەبێ طبعا ئەم کەناڵانە ئەم کەناڵی پەیام پێشتریش مەسەلەن هاوکار بووە لەم بابەتانەیە هەتا ئەمڕۆ هەتا ئەم لەحزەیە ئەمە قسەی تیاکەین هیوادارین هەمیشە بەردەوام زۆر ڕاستە هەرچەنە ئێستا لە چاو پێشووترا کەمێک کاڵ بۆتەوە یعنی گرنگی دانەکە هەمومان بەرمانەکەوێ ینی لە کەم تەرخێمەکە هەمومان بەرمانەکەوێ بەڵام جێگەی دەستخۆشیە جێگەی سوپاسە کە میدیایکی ئاوا گرنگی پێیات. کاک ئەحمەد دایما کە لە بوارێکە ئیشەکەی بێگومان کەسانێک هەن کە پشگیری تەکەن و تەشجیعتەکەن هەڵتێن بۆی کە بەردەوام بی و کاری باشتر پێشکەش بکەیت. کاک ئەحمەد کێ هاوکاری بووە هەم لە خێزانەکەی هەم لەوەی کە باسس کرد پەیامیش بە هەمان شێوە هاوکاری کردی بووی کە ئەو بەرهەمە تۆمار بکەی حەزەکەم ئاماژەیەک بوو بابەتش وەڵی من یعنی خێزانەکەم یاخود ئەو ژینگەی کە تیاژیم تاولیان ئاسایی بۆتەوە ئێستا پشتگیری وشت نەماوە پێشتر سەرەتا هەبوو مەسەلەن ئێستا تەبیعی بۆتەوە بۆتە بەشێک لە ژیانی ئێمە یعنی هەم لەگەڵ پیشەکەی خۆمانە هونەرەکەش بەردەوامی پێین ئەگەر مەسەلەن کەم تەرخەمیش بین ئێمە هەر بەردەوامین بەڵام بەگشتی ئەوان یعنی با بڵین نە دەستخۆشی هەیە نە مەسەلەن ڕەخنەیەک هەیە تازە بابەتەکە تەبیعی بۆتەوە. ئەی باش ئەو کەسانی کە گوێبیستی ئەم بەرهەمانە ئەبن حتمما ئەی چۆن من ئەو کەس ڕاوێژ بە چەند کەسێکەکەین ینی با بڵین بەرهەمەکە بەڵێ بەگوێی هەندێک خەڵکایین هەنێ برادری خۆشەویست هەر لەم دەوروبەری خۆمانە کەسی هونەریە هونەرمەندە و ئەوان تەشجیع ئیشەکە ئەکەن ینی مەسەلەن پەسەندیەکەن ئەو کاتە لای ئێمەش ئەوەی پەسەند دەبێت ئەوان پشگیریەکەن دەستخۆشیەکەن هەر بۆ خۆی ئەو ژینگەی کەتیایی ئەگەر دەستخۆشێکی کەم هەبێت پشگیرێکی کەم هەبێت تۆ ئۆتۆماتیکی تۆ بەردەوامی لە کارەکانت سەلامەتی. ئەحمەد ئەگەر هەبێت بەرهەمێکی ترمان بەسەر چاوە باشە ئەم بەرهەمەمان شعرێکی مەحویە لەگەڵ کاگاکۆ ئامادەمان کردووە هیوادارین بەدڵتان بێت. سەلامەتی. بەسووتن بێ لەوێ داگرم کە من مشتێ چڵوچێوم بەچی بم کاڵکی کێداگرم نەگەیە دامەنی داستی دوعاجادا بمە خاکی ڕێی تەریقەی گۆشەگیری بەر دەدەمە ئەم جارە ڕێداگرم کە دادیاسی خۆمم بەردە لە ئەم عارفاتوند بوو وتی ئاخر سبەینێ جاژ نەخوێنی تۆ لە پێدەگرم لە ڕووسوری عیبادات لە مڕوو زەردی خەجاڵەتمام بە ناوی سیاوی ناوم باغەوان و من بەهێدەگرم لەسەر خۆچوونە شەیدا بوو نەقوڕ پێوانە سووتانە هەتا مردن مەحەبەت ئێشی زۆرە ڕێزی لێدەگرم هەتا مردن مەحەبەت ئێشی زۆرە ڕێزی لێدەگرم. چشۆخە ئاگرم تێبار دەدات و پێم دەڵێ یاشێخ بە خاشاکی دەوەت شۆعلا عەسامە دەستی پێدەگرم کەسینەی ڕێشمی بەو تێغی نازە ئانجن کرد و
وتی پەژمور دەیا ئەملا لە زارە ئاوی تێدەگرم لە پاداشتی قسەی سەردا ئەمە ئاهوو هەناسەی گەرم کەسێ شێتانە باردەم تێ بگرێ من بارقی تێدەگرم شکر هۆشیارە ماحوی تێ دەگا دنیا خەراباتە کە بەدمەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێدەگرم خۆش بێ زۆر تایبەت بوو جامە حەزەکەین کەمتری پرسیارگەین بووی زۆرترین بە هەم گەویستی ئەوە بین بەڵام گەر کاک ئەحمەد باسێک لەو کارە هونەریانەی تریش بکەی کە پێوی سەرقاڵی بەدەر لە دەنگ بێژی وانە خۆی کاری هونەری تاوان فراوانە هونەرمەندیش بە کەسێک ئەوترێ کە تەنها لە یەک بوارە ئیشەکەی پەرە پێ نەیادواتە گشتگیرتر بێ فراوانتر بێ تۆ باس وەبزانم بەشێک لە تێکستەکانی خۆش خۆم بەڵێ تێکستەکانن هەندێکی ئەینووسین یا هەندێک ئاوازەکان دایانن یا هەندێک ئەڕەنجی مۆسیقاکان کارەکانی ترمان هەر لە چوارچەوە هونەریەکەیە با بڵێن ئیشی دۆبلاژە کە دەمێکە ئێمە تەجروبەمان لەگەڵی هەیە و ئێستا ئیشەکانمان زیاتر لە بواری مناڵانە کە دنیایەکی جوان و پاکە ئەمە خزمەت بە دنیای مناڵانەکەین کاری جوانیشتان کردووە دڵنیامانین کە هەچ کەسە کارەکانی بینی بێ ئەزاری با خەڵک بڕیار با بزانین جوانەیە لە شەکرستانەوە بەڵێ هەم لە مەسەلەن فیلم و دراما هەم لە بواری مناڵان لە ئەفلام کارتۆن ئێمە دۆبلاژمان کردووە و میلۆدیمان هەیە گۆرانیمان هەیە کە پێم باشە جێگی خۆیەتی ئاماژەی پێ بکەم کە ئێستا میدیایەکی زۆر باش لە مەیدانەکە ئامادەیە زیاتر خزمەتەکەمان لەو شاشە جوانەوەی کە کەناڵی ئافرینە و ئەویش خزمەتەکە بە مناڵ و بەم جیلەی ئێستا کە پێم وایە بابەتێکی زۆر زەروریە ئێمە لە قۆناغی مناڵیەوە دەست پێ بکەین چونکە پەروەردە زۆر گرنگ و زەرورە ئێمە ئێستا لەو بوارە ئیشەکەین واتە ئیشێکی باشەکە بە تایبەت لە بابەتی پەروەردەیە زۆر گرنگە چونکە بەڕاستی ئەو جیلەکە گەورە بێ تۆ ئەوە پێشکەشی کۆمەڵگاکەی لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەگەر بینی بێتمانیا بیستی بێتمان ئەو وڵاتانە هەمیشە سەرکەوتوو بوون کە پەروەردەیەکی دروستی مناڵەکانیان لە سەرتاوە پەروەردەیەکی جوانیان کردن چونکە پەروەردە و فێرکردنە واتە تۆ سەرتاوێ پەروەردەی بکەی ئەو کاتە فێرکردن یعنی لەگەڵ ڕێزم هەیە مەسەلەن دکتۆرای هەیە بەس لە ڕۆ ئینسانێکەوە لەوانەیە پەروەردەیەکی باشی نەبێ لەوانەیە لە ئیشەکەی خۆیان خیانەتێ بکە یعنی ئەکرێ ئەمە بگەڕێنینەوە بۆ ئەوی کە سەرەتا لە مناڵی و پەروەردەیەکی سەلامەتی نەبوو بێ ئەم زۆر گرنگە من بە ئیشێکی گەورە و پیرۆزیە زانم سەلامت بچینە لای بەرهەمێکی تر و باسمان بۆ کیسای ئەم باشە ئەم بەرهەمەش هەر شعری مەحویە پێم باش بوو دوودانە لە شعرەکانی مەحوی بێ ئاوازی خۆمانە و لەگەڵ کاگاکۆ ئامادەمان کردووە ئەمەش هەر هیوادارین بەدڵتان بێ سەلامت
سحالم إهمالي وفا بس بترست ولا حق جور جفا بس بكامي غيرو بيقانا برالا بريب ندلا يارو آشنا بس إلهي بيبا لا بينا خلي بالات بريب من با لا بوهر بلا بس نزيك مردنت أي بيرا زاهيد ورا باتوبا كن إيتر يا بس عشقم لنكاكم حتى هم بسنا باتي هر دوا بس أبي أويل يا برجي زمينا دبس برواما سيحاب وسما بس لا سرت يا بروا خناوي جارقم بس سري ما بينا أيدل ما جرى بس كمان دل بركة درمو ليلة عيشم لكن من بس كان باسي صفا بس سلامت بن کاک ئەحمەد دیارە بینی لەگەڵ هونەری کلاسیکا تۆزێک باشتر پێشتر باشتر بووم ئێستا بەڵام من بە هونەرێکی ڕەسەن و جوان ێزانم بۆیە لەم دەرفەتانەیە حەزەکەم پێشکەشی هونەرەمانەدارە بێت کە پێشتر ئاماژە بەڵێ تاوان سەرەتا ئەو هونەرە هەبووە دواتر ئەوانی تری ژوور دەورەچە هەرچەنە بابەتە مۆدێرنەکانیش پێویستە گرنگی پێ بدرێ بەڵام پێم وابێ ئێمە هەم لە کللتورەکەمانەوە نزیکە هەم لە ڕۆحمانەوە نزیکە بابەتە کلاسیکەکە ڕاستە بە تەواوەتیش تعبیر لەو هەست و نەستەیەکە کە لە ناو ناخی کەسێکە ناتوانێت دەری بکڕای و شاعیرانە توانیانە ئەو شاعیرانە توانیوە هەتا ئەم لەحزەیەش کە شعرەکانیان ئەبینی توی خوێنیتەوە یەک دنیا پەیامی جوانی تایە هەتا ئەم کاتیانی شتێک نییە بۆ مدەتێکی کەم بێت تەمەنی ئیشەکە درێژە ئیشی جوان هەمیشەوە کاک ئەحمەد ئێمە دووبارە بەخێراتتانە سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ دەستی ئێوە خۆش بێ ئێمە سپاسی ئێواکەین بۆم دەرفەتە ئەگەر پەیامێکتان هەیە پێشکەشمانیکەن دوایەوەچینە دوای لای کۆتا بەرهەم بەڵێ پەیامم بۆ هەمووان ئەوەیە کە دووبارە بە خۆشەویستی لەگەڵ یەکتری دووبارە بکەینەوە ڕقوکینە لە دڵمان دەرکەین هەر کەسێ دڵی کەسێکی ئێشان دەبێ عاجزی کردبێ با داوای گردن ئازادی لێ بکات چونکە داوای لێبوردن و گردن ئازادی کەس بچووک ناکاتەوە ئەو کەسەی دەست پێشخەری بکە هەمیشە ئەو گەورەترە کەستان بینیوە مەسەلەن لە نواندنی خۆ بەکەم زانی نابچوو بێتەوە کەسمان نەبینیوە وا باشە گەورەی بۆ ئەو کەسەیە کە پێشتر داوای لێبوردن بکە و گردنی هەمووان ئازاکە و هیوادارم ئەم جەژنەوە دوای ئەمەش خوای گەورە بیکاتە مای بەرەکەت بۆ هەمووان بیکاتە ئاشتی و پێکەوە ژیان بۆ هەمومان ئێمە شیوادارین دەست سپاسانەکەم دەست و دەنگی کاک ئەحمەدیش خۆش بێ و سپاس بە بەڕێستان خوا بەخێر بن دەستان با بەرهەمەکەی کاک ئەحمەد کۆتایی چاوەڕێمان بێنین
جەژن و شادیەن دەسلام لانم لە تاقانێ بێنامێمانم لە تاقانێ بێنامێمانم شاديا تسلم لانم لا تاقاني ينام مانم ججن شاديا تسلم لانم لا تاقاني ينام مانم دوباره بخیر سپاسانه که دست خوشی جشن پیروزتان آراسته که خواهد بخیر بند دوباره سپاس جشن پیروز به